بینەرانی ئازیز سڵاوتان لێ بە بەیانیتان باش خۆمان خۆشحاڵە زانی کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و بە کۆمەڵە بڕگۆ بابەتێنەوە بینەوە میوانی ماڵاتان بۆ هیوای کاکۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بابەتان و ئەو تەوەرانی کە بۆمان ئامادەکردن بە دڵی هەمولایەکتان بێت و سوودێک لە بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. ئازیزان لە پرۆگرامی ئەمڕۆژمانە سێ بابەتمان بۆ ئامادە کردوون. یەکێک لەو بابەتانەی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە کاری مرۆیی دەکەین یاخود باز لە ڕۆژی گیانی کاری مرۆیی دەکەین بێگومان لە تەواوی دنیادا زۆرن ئەو ڕێکخراوە دەستگانی کە کاری مرۆیی دەکەن و لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بە دەرنیە لەو ڕێکخراوە لەو دەستگانە ئەمڕۆ یەکێک لەو دەستگانە لە لای ئێمە میوان دەبێت کە دەستگای مرۆیی مامە کە دەستگای مرۆیی مام کە تەمەنێکی کەمی هەیە بەڵام لەگەڵ ئەوەی کە تەمەنێکی کەمی هەیە دەستگایەکی پڕ چالاکی و پڕوزە و ئەکتیڤن لە زۆربەی بوارەکاندا کاریان کردووە. یەکێک لەو بارانە لە بواری خێرخوازیە کاریان کردو بە تایبەتی لەم ماوەیەدا کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە خزمەتێکی زۆر یاخود هاوکارێکی زۆریان گەیاندووە بە هەژاران و کەم دەرەتانان لە ڕێگەی دابشکردنی سەبەتی خۆراکەوانێ لەو کاتەوە تا ئێستاشی لەسەر بێت کە بەردەوامن. ئەمڕۆ جگە لەوەی کە باز لە کار و چالاکیەکانیان دەکەین بە شێوەیەکی گشتی بازەوە دەکەین زین هۆکاری دامەزراندنی ئەم دەستگایە بۆچی دەگەڕێتەوە ئامانجیان چی بۆ لە دامەزراندنی ئەم دەستگایە. دواتر بەوردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین. یەکێکتر لەو بابەتانەی کامڕۆ گفتوگۆ لەسەر دەکەین بازە گرفتە باوەکانی پێستەکەیندا بە شێوەیەکی گشتی وە بە تایبەتی لە ناو گەنجانە کە پێگومان پێست یەکێک لەو ئەندامە گەورانەی کە جەستی مرۆڤ پێکە هێنێ و تەواوی ئەندامەکانی تری لەشی داپۆشی و لە تەواوی دنیاشدا بە بربڵاوترین نەخۆشیەکان دادەنرێت یاخود بڵێ نەخۆشیەکانی پێز و بربڵاوترین دادەنرێت لە دنیادا و بەردەوامیشی هەیە. باز لە گرفتەکانەکەین بە شێوەیەکی گشتی بزانین ئەو گرفتانەی کە لە پێستا دروست دەبێت و بە تایبەتی لە ناو گەنجانە چییە و باز لە هۆکارەکانی دەکەین و باز لە چارەسەرەکانیشی دەکەین بەپێ ئەو گرفتانەی کە دواتر دکتۆر ئاماژەی پێ دەکات. ئەمە تەوەری دووەممانە بێت بەڵام من ئێستا گەر باز لە تەوەری یەکەممان بکەم کاکرێ بڵم تەوەری یەکەمی پرۆگرامەکەی و میوانەکەمان ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە. ئەویش باز لە کار و چالاکیەکانی پەیمانگای وەرزشی سلێمانی دەکەین و باز لە مەرج و ڕێنمایە نوێیەکان دەکەین بۆ وەرگرتنی خوێندکاران لە پەیمانگای وەرزشی سلێمانی بزانین مەرج و ڕێنمایەکان بۆ ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابرد و هیچ گۆڕانکاریەکی تیا دروست بووە هیچ گۆڕانکاریەکی تیا کراوە یاخودنا. بۆ مەبەستەش ئەمڕۆ میانداری مامۆستا ئاریان نووریمان کردووە کە بەڕێزیان بەڕێوەبەری پەیمانگای وەرزشی سلێمانین. مامۆستا ئاریان سڵاو لێ بە و بەیانیت باش. باینتان باش سڵاو لە بەڕێستان. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا ئاریان هەر سەرەتا لە مەرج و ڕێنمایەکانەوە یاخود مەرج و ڕێنمای نوێیەکان بۆ ئەم ساڵ بزانین مەرج و ڕێنمایەکان بۆ ئەم ساڵ چی بووە چی ڕێنمایەکی تازە دانراوە بۆ ئەم ساڵ. بەڵێ سەبارەت بە شێوازی وەرگرتنی فێرخواز لە پەیمانگاکەمان ساڵانە مەرج و پێوەر و ڕێنمایی خۆی هەیە و ئەم ساڵیش وەکو ساڵانی پێشووتر لە بەروارێکی دیاریکراوە مەرج و ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردەمان پێگەیشت و میکانیزمەکەش بە شێوەیەکی گشتی نەگۆڕە بەڵام تەنها لە شێوازی با بڵێن تەمەنی فێرخوازەکە و ساڵی دەرچوونەکەی گۆڕانکاری بەستەرەواکرێ. ئەگەر باسە سەر خاڵی یەکەمی مەرجەکان بکەین پێویستە خوێندکار لە یەکێکی 2002 تەمەنی بۆی هەیە مافی وەرگرتنی فۆرمی هەیە لە ناو پەیمانگاکە و 18 ساڵ زیاتر نەبێ بەڵێ. هەروەها دەرچووی ساڵی خوێندنی 2010 بۆ 19 بۆ 20 دەتوانێت فۆرم وەربگرێ و پێویستە و فێرخوازە نەخۆشی درێژخایانی نەبێ و لە ڕووی جستەیەوە کەم ئەندام نەبێ و خاوەن پێداویستی تایبەت نەبێ و لە شولارێکی باشێ بێ بتوانێت کە لە کاتی وەرگرتنایە کاتی اختیبارەکانە بە شێوەیەکی باش ئەو ئەرکەی لەسەر شانەتی جێبەجێ بکە. ئەمە بیرمان نەچێ خوێندکار لەو پەیمانگایە لە پۆلی نوێی بنەڕەتیەوە وەرئەگیرێ و تا بێت دەرچووی پۆلی نوێی بنەڕەتی بێ و بە هەموو بەشەکان با بڵێن ئەگە خوێندنی خێرا بێ واکو دەرێکی بێ مافی وەرگرتنی فۆرمی هەیە. کەواتە تەمەن مەرجی سەرەکیە بۆ وەرگرتنی خوێندکارەکە تەمەن مەرجی سەرەکیە لەگەڵ دەرچووی ساڵەکەیە بێژگەلەوەی کابێ خوێندکارە دەرچووی پۆلی نوێی بنەڕەتی بێ. بوونی یاریزان یاخوبوونی ئەنجامێکی هەبێت لە پاڵەوانێتەکان ئەتوانێت هاوکار بێ بۆ وەرگرتنی خوێندکارە لەوێ. پێوەری هەڵسەنگاندن لە 100% لەسەر تاقیکردنەوەیە ینی پێوەری وەرگرتنەکە 100% لەسەر تاقیکردنەوەیە. ئەگەر ئەو فێرخوازە بەڕێزی کە پێشکەشەکە لە پەیمانگاکە خۆی وەرشەوان بێ یاوەکو یاریزانی یانەوەرشەکان بێ یاوەکو ئاستێکی باشی هەبێ
تەدریجیان لە ناو منافەسەکە ئاستێکی باش پێشکەشەکەەوە ئەو نمرانی کە لەسەردانرا و نمرێکی باشی تاهێنێ. ئەکرێت یاریزانێکی باش و بەڵام ئەو دوو مەرجە سەرەکی کە لەسەرەتا باسەکە تەمەن و ساڵی خوێندنەکەی یەکێک لەوانەی تیانە بێت ئەتوانێت یاخود ناتوانێت لەبەرەوەی وەکو ئاماژەم پێکردنا بێت لە 18 ساڵ زیاتر بێ و دەرچووی ساڵەکەش مەرجێکی سەرەکی لە 2010 بۆ 19 بۆ 20 پێویستە لەو کاتەیە پۆلی تاوا کردی بێ. لەکەوە فۆرمەکان دابەشەکرێ یاخود دەستکرا بە دابشکردنی تاکەی بەردەوامە بێت لە نوێی هەشتۆ ئێمە بەردەوامی لە دابشکردنی فۆرم هەتاوەکو نوێی نۆ و لە سیانزەی نۆ بۆ ماوەی 4 ڕۆژ هەڵسەنگاندنەکە ئەنجامەدرێ و لە لایەکی نۆ ئاگداریانەکەینەوە فێرخوازانە کە بەپی ئەو تەمەنەی کە وەرمان گرتو فۆرمەکان مەسەلەن بۆی هەیە 2002 2003 2004 2005 هەتا 2006 فۆرم وەرگیراوە دابشێکین بەسەر 4 ڕۆژە ئەو تەمەنانە بەپی ئەو تەمەنانەی خوان لە ڕۆژانە تەمەنەکان اختیباری باشە اختیبارەکانیان بۆ کردەوە. اختیبارەکان چی نەتوانین بزانین؟ شێوازی هەڵسەنگاندنەکە هەمە جۆرە بەڵام وەکو ئاماژەم پێکرد ئەبێ خوێندکار لە ڕووی جەستەیە و هیچ کێشێکی نەبێ سەرەتا ڕۆکردنەوەی کتاویان ئێن لەسەر شێوازی هەڵسەنگاندنەکەیان پاشان فلات فوت با بڵێن لە ڕووی مەسەلەن بنی پێیان نابێ فلات بێت لەبەی بتوانن استمرارەتیان هەبێ لە ناو یاریگایەوە بتوانن وانە پراکتیکەکان باشی بخوێنن ئەمە یەکێکە لە هەڵسەنگاندنەکانیان پاشان بازی بەرزەکەن ئەنجا مرونە و ڕەشاقا چەمانەوەی قەد و هەڵدانی تۆپی پزیشکی هەروەها بێتەوە ڕاهێنانەکانی ورگ و ڕاهێنانەکانی شنا و عقلە و اینجا مەهارەکان چالاکیەکان بە شێوکی گشتێگەر تۆپی پێ بێ باسکە بێ بالە بێ تۆپی دەست ئەمانە هەمووی ئەکا پاشان دوو جۆ ڕاکردنی تایە ڕاکردنی 500 متر بۆ کوڕان و بەڵێ 100 متریش ئەنجام ئەدا پاشان بۆ 400 متر بۆ کچان و 600 متریش ئەنجامەدا. هیچ یەکێک لەو هەڵسەنگاندانە ئەفزەڵێتی زیاتری نییە بەسەر ئەوانی ترە وەرنە ئەگەر یەکێک لەو هەڵسەنگاندانە باش بێت بتوانێت ئەگەری وەرگرتنی زیاتر بێ وە پێچوانەشانێ هەمویان پێوەرەکانیان هەمویان وەکو هەموو خاڵەکان وەکو یەکە بڵێ ئەنی بۆ منە ئەگەر خوێندکارێک بتوانێت با ئەو بازی کە ئەیا لە شوێنی خۆیەوە بە سافەکەی چەند زیاتر بێ بە سانتیمەتر و مەتر و سانتیمە بۆی ئەنووسێ مەسەن مەترێک و 80 سانتیم توانێتی بڕۆ ئەم مەتر و 80 سانتیمە کە تەواو ئەبێ کۆی پرۆسەکە بە نظامی داتابیس زۆرترین و کەمترین وەرەگیرێت و پاشان پێوەرێکی نمری بۆ دائەنرێ یان شناوەکەی با بڵێن لە دقەیەکە لە ماوەی خولەکێکا چەند دانە تکرار دەتوانێت بکاتەوە ڕاکردنەکەش بە هەمان شێوە مەسەن لەو 500 متریا بە چەند سانی ئەتوانێت بیبڕێ ئەمە هەمووی ئەبێ بەچی ئەبێ بە پێوەری نمرە پاشان کۆ ئەکرێتەوە بەو شێوازەیەکەوە دانراوە لە نظامی داتابیسەکە سەبارەت بووی کە بڵێ ئەم دەرەجی زیاتر بێ لەو ئەویان کەمتر بێ هەمویان وەکو یەکەن تەنها ڕاکردنەکان ڕاکردنی 500 متر و 100 متر ئەوان نمرەکەیان تۆزێک زیاتر لە چالاکیەکانی کە بڵێ. باشە ئێستا مامۆستاریان کە ڤایرۆسی کۆرۆنا لەناوە تا چەند توانی وتانە گرنگی بەڕێکاری و ڕێنمای تەندروستیەکان من بە تایبەتی لە کاتی اختیبارەکەیە؟ بەڵێ لودێکی زۆرمان لەسەر بەڕاستی ئێستا ئێمە لیژنەیەکمان پێکێناوە بۆ دابشکردنی فۆرمەکە سەرەتا بێ لیژنەیەک پێکبێنی بووی کە ئەو فۆرمانە دابشکە پاشان تۆمارێکی بۆ دروستەکەین ئەوانی کە نردومان و وانیشی کە وەرمان گرتوتەوە و لە چوارچێوە ڕێکارە تەندروستیەکان یەکێک لە مەرجەکانمانوێ خوێندکار کاتە سەردانی پەیمانگا کە بە هیچ جۆرێک ناتوانێت ئەگەر دەستکەش و دەمامێکی پێوە نەبێ و ئەبێ نێوانی خوێندکارێک بۆ خوێندکارێک تریش هەبێ بەڵام بەداخۆ لەبەرەوەی کە هەتا حدێک ئەوان جێبەجێ نەکراوە بەڕاستی ئەگەر راپۆرتشان کردوێ لەوانێت لە تەسویرەکانتانە دیار بێت تۆزە قەرەباڵغی پێوە دیار بێ بەڵام لەگەڵ ئەوەشە هەمویان دەمامیان پێوێ بە هیچ جۆرێک هیچ خوێندکارێکمان نەخسۆتە پەیمانگاوە بە هیچ جۆرێک وە هیچ فەرمانبەرێکی بەڕێست لە کاتی دابشکردنی فۆرم و پڕکردنەوەی فۆرما ئەبێ دەمامک مامەڵی نەکردو لەگەڵ هیچ خوێندکارێکە و لە چوارچێوەی ڕێکارە تەندروستیەکان ئێمە تاقیمیشمانداناوە بۆ خوێندکارەکان کە بێتە ژوور و معاقم بەکاربێنن پاکشکەرەوە و هەروەها بێتەوە خۆشمان بەوردی چاودێری دۆخەکەمان کردو بە باشی ئەڕوا بەڕێتاوە پێێستا مامۆستاریان بۆ ئەم ساڵ چەند کورسی وەرگرتنی خوێندکارتان هەیە تا چەند خوێندکار بۆی هەیە لە پەیمانگای وەربگیرێت؟ بەڵێ ساڵانە بەپی پێداویستەکانمان و پێبی پۆلی خوێندنەکان و بۆ پێی کە چەند خوێندکار تەخەڕۆجی کردبێت و چەند وەربگرینەوە ئێمە دێنێری بۆ بەڕێبەراتی گشتی پەیمانگاکان هەتاوەکو ئێستا بۆمان دیاری نەکراوە کە لە وەزارەتەوە چەندێک ئەتوانین وەربگرین بەڵام ئەوی کە ئێمە لە بەرناممانایە لە
50 خوێندکاری کوڕ و 50 خوێندکاری کرد وەربگیرێ بە هەمووی خوێندکارەکە هەر لەسەر مەرجەکان مامۆستاریان هیچ جیاوازەیەک هەیە لە نێوان مەرجەکان یاخۆ لە نێوان اختیبارەکانی پەیمانگای وەرزشی سلێمانی لەگەڵ کۆلێژی پەروەردی وەرزشە؟ بەڵێ جیاوازی هەیە جیاوازیمان هەیە من ئەوەی ئاگدارم زیاتر لە شێوازی اختیبارەکەی خۆمانە بەڵامەوەی کە بیستی بێتم لەوەی بەڕێزیان جیاوازەکەی لە ڕووی فەنیەوەیە لە ڕووی ناوڕۆکەوە نییە زۆر ینی ئەوان ئەو مەهارەتەکانی ئەسڵ بۆ نمونە لەوانەیە پێشپاشێکی تێبکەوێت لەوانەیە مەسەلەن ئەوەی کە ئێمە ئەیکەین ئەوان لە ئاخیرا بیکەن یاوەکو هەندێک پێوەریکیان هەیە مەسەلەن ئێمە ئەینێرین بۆ پزیشک کاتێککە خوێندکەوەرەی لە سەرتاوە ئەجا بزانانی هیچ نەخۆشیێکی دەرونی نییە سنگی تەواوە کە مەندام نییە وەکو ئاماژەم پێکرد نەخۆشی درێژخایانی نییە ئەوان لە کاتی وەرگرتنەوە لەوانەیە ئەو پێما بێ لە ڕووی تەمەنی شەوانێ لە ڕووی تەمەنیشەوە بە دڵنیاوی ئێمە خوێندکاری پۆلی نوێی بنەڕەتی وەرەگرن بەڵام ئەوان خوێندکاری پۆلی شەشی ئامادەی وەرەگرن بە شێوەیەکی گشتی ئامادەکارەکانتان بۆ ساڵ چۆنە ڕوات بەگشتی ئامادەکارەکان باشە زۆر باشە و ئێمە خۆشببختانە هەموو ساڵێک لە گە سلێمانی بە سوپاسەوە بۆ ینی وەرشی سلێمانی کە هاوکارن لەوێ تاقیکردنەوەکان ئەنجام ئەین و لە ڕووی ئامادەکاریشەوە لە ڕووی لوجستیشەوە ئەو پێداویستانی کەوا لەبەردەستن ئیکتیفا ئاکاتەوە تەوەقوعەکەم ئینشەڵڵا بە شێوەیەکی باش پرۆسەکە جێبەجێ بکرێت. باشە مامۆستاریان ساڵی پار بیان بڵین ساڵی خوێندنی 2009 بۆ 2020 بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆنا نەتوانرا خوێندن تەواو بکرێت. ئەمە تا چەند زیانی گەیان بە خوێندکارانی قۆناغی کۆتایی ئەڵێ قۆناغی پێنجەم زیانیان پێگەیشت یاخود چیان کردەوە؟ ئێمە بەدەر لە هەموو شوێنەکان پێشوی بچمە ناو بابەتەکە تەبیعی ئەم پەتایە زیانی گیانوە بە هەموو شوێنێک بە هەموو سێکتەرێکی شووە شتێکی ڕوون و ئاشکرایە لە ئەگەر لە ڕووی تەندروستیەوە بڵێ ئەگەر لە ڕووی ئیشوکارەوە بڵێ لە ڕووی ئابوووریەوە لە هەموو سێکتەرەکان و لە هەموو بوارەکانی شار زەرمەند بووە بەڵام وەکو پەیماگای خۆشمان ئێمە بەدەر نەبوون لەو هاوکێشەیە بەڵام خۆشببختانە ئێمە ئەم ساڵ جیاواز لە وەزارەتی خوێندنی باڵا توانیمان تاقیکردنەوەکانمان ئەنجام بین لە چوارچێوەی چاودێریکی تونی تەندروستیە و ڕێکارە تەندروستیەکانمان زۆر و باشی جێبەجێ کرد. تاقیکردنەوەکانی قۆناغی پێنجمان ئەنجامدا لە مانگی حوتا بوو. بەڵێ باشە لە بری تەطبیقات یاخود پێم وابێ لە قۆناغی پێنجەمە خوێندکاران تەطبیقاتیان هەیە کە ئەوان نەیانتوانیوە لە ساڵی 2009 بۆ 2020 تەطبیقاتکەن ئەکرێت قەرەبیان بۆ بکرێتەوە یاخود چیتان داناوە بۆ ئەو قۆناغە؟ بەڵێ پرسیارەکە زۆر بەجێ بەڵام ئێمە لە مانگیەکە تەطبیقاتمان کرد بە خوێندکارەکانمان بەڵێ ئەو کاتی هەموو ساڵێک هەروە بۆ یاخود بەڵێ ئەو لە دوای تاقیکردنەوەی وەرزی یەکەم ئەمە ڕێکارەکان جێبەجێکەین و ئامادەکاریکن بۆی خوێندکار بنێرین بۆ مەشق و ڕاهێنان و ئەو بڕیاری کە دەرچوو بۆ قەدەغی هاتوچۆ لە 26 دوو بوو ئێمە لە 11 سێبا بڵێن کۆتایی پێ بە تەطبیقاتەکە ئەو فترێمان لە کیس و بەڕاستی تقریبن دەڕۆژێک کاگەر ئەو دەڕۆژەش یەکدانوێکی بۆ بکەی ئەکەوتە یادی ڕاپەڕین و ڕۆژی جلوبەرجی کوردی و هەشتی مارس کە ڕۆژی ئافرەتانە بەر پشۆکانەکەیە خۆشببختانە تەلەبەکانمان ینی زەرمەند نەبوون لەو ڕوانگەیەوە توانیان بەباشی ئەوەرکی کە لەسەر شانیانە جێبەجێ بکەن. زۆر باشە لە ڕووی یاریگا و هۆڵی وەرزشیەوانێ تا چەند سووتان لەو هۆڵانە بینیوە بە شێوەیەکی گشتی؟ ئەم قەیرانیدارەیە کاریگەری زۆری لەسەر دروستکردین لە ساڵی 2014 دو یاریگا لە 2014 بڵێ لە 2014 لە 2013 بڕیار دەرچوو کە دو یاریگامان بۆ دروست بکرێ هەیکەلەکەی تاوە بوو هەتاوەکو ئێستا ئیشی لەسەر نەکراوە بۆ بە پاساوی ئەوەی کە بودجە نییە و هیچ پارێک لە بەردەستانیە و ئەم دوو پرۆژەی لە چوارچەوەی پەرەپێدانی بڵین پرۆژەی پەرەپێدانی پارێزگاکانە بووە هەتاوەکو ئێستای مەرج هەوڵ لە شابوون بەڵام بەداخەوە هیچ شتێک نەکراوە بەڵام دوو یاریگایکەمان هەیە ئەگەر بەراوردیکن لە ڕووی دابینکردنی پێداویستی و مەسەن تموحی خوێندکار و مامۆستاکانمان نەخێر هیچ لە ئاستایانە نەخێر. جگە لەمانە چی کەم و کورتێکی ترتان هەیە یاخود بە شێوەیەکی گشتی لە پەیمانگاکەیە چی کەم و کوڕێکی ترتان هەیە؟ وەکو کەم و کوڕی لە ڕووی پێداویستیەوە ئێمە توانین خۆمان دابینیکن بە عیلاقات و شتانە بەڵام وەکو نەسری و بودجی پەیمانگاکان زۆر کەمە بەڕاستی ینی ئێمە بە حکومی کە وحدی حسابی هەستە پەیمانگاکە لە لای منە با بڵێن بەڕێبەری ژمێراری هەستەی پەیمانگاکە
ئیشکارەکانمان لای خۆمان جێبەجێەکەین یعنی ئەگەر بەراوردێکی بکەین لەگەڵ ساڵانی پێشووترا زۆری فەرقە ئێمە ملیۆنێک و 600,000 بۆ سێ پەیمانگادانراوە ملیۆنێک و 600,000 لەم ئاخریشە تقریبا لە دوای کەرەنتینەکە شۆبراری کە دەچوو بوو بە 150 ئەگەر بوو بە 850,000 تقریبن بۆ سێ پەیمانگانی پەیمانگەیەک 250,000 بەرەکەوێ بۆ مەسروفی مانگێکی تەنها مۆلیدەیەکمان هەیە 500 کەیفیەت 1000 لتر گازەخوا بوو ماوەی دەڕۆژ یعنی ئەگەر هەر ئەمە بکەین بە پێوەرێک بەشی گازی مۆلیدەکەشمان ناکات نەک پێداویستی و مەسەلەن ڕەحلە و دەرگا و سیانەکردنی پەیمانگا و بەنزینی سیار و هەروەها بێت و پێداویستی خوێندکار و ئەم شتانە ینی لە ڕووی ئیمکانێتەوە ئیمکانەتی سەفر ئەو پەیمانگایانە و زۆرێکی شەرم لەم کەناڵەوە من چەند جارێک ئەو پرسیارە لە بەڕێستان کردوتانە وەڵامەکەشمان ڕوون بووە بەڵامی تر ئاو هەیە هۆکارەکەمە خێرانی دارایی چەند جامێکیشی نەبووە بەدا لە ڕێی پێداویستی وەرزشیەکان و تۆپ و جلوبەرگ و ئەوانەوە چۆن نەمان هێڵاوە خوێندکار هیچ کەم و کوڕێکی پێوە دیار بێ هەر بە عیلاقاتە وڵدراوە پیا بکرێ و سوپاس و پێزانیمانی شەی بۆ بەڕێزانی کە هاوکار بوون چ مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی چی دەستگای مرۆوی مام و چێ پارێزگای سلێمانی و چەند کەسایەتێکی دیار لە ناو شاری سلێمانی سوپاسیانەکەن هاوکارتان بوونەوە هاوکار بوون بە پێی توانە دەستەکانە خۆش بێ مامۆستاریان لە کۆتاییە چی شتێک ماوەگەر من باسمان نەکرێت بە ڕێزت پێت خۆش بێ باسی کەیت هیوای سەرکەوتنتان بۆ خوازم وێ دەکەین کە ئەو خوێندکارانی کە سەردانی پەیمانگاکەن پەلە نەکەن ئێمە کاتمان لەبەردەستایە لەبەرەوەی هەر لە ماوەی ئەم 4 ڕۆژە بابن ڕۆژانی یەکشەمان و چوارشەمان فۆرمدا بەشەکەین ئەگەر ئێکۆی کێنەوە ئەم دوو هەفتەیە 4 ڕۆژ ئەکا بۆچی بەس 2 ڕۆژ دانراوە ڕێنمایەکانمان بۆ جۆرێ لەبەر لە هەفتەی داهاتوو کە ئیمتحاناتی خولی دوم دەستپێکە هەم ڕۆژێک فۆرمدا بەشەکەین لە ماوەی ئەم 4 ڕۆژیان نزیکەی 850 فۆرممان ناوە ئێمە ئەنی لۆدێکی زۆرمان لەسەر بۆ بڵێ کاتیان زۆر لەبەردەستایە ئەکرێ مەسەن ئەو پەلەکردنیتیانە بێ هیوای تەندروست باشی بۆ هەموو لایەک ساڵانە بەگشتی چەند خوێندکار فۆرم پڕکاتەوە تقریبا 1000 بۆ 1200 فۆرم وەرەگیرێت لەو 1200 فۆرمە 100 خوێندکار وەرەگیرە ئیش بە زەختەوە یعنی ئێمە ئەگەر بێمە بە 150 وەربگرین بەڵام پێداویستەکانمان وەکو ئاماژەم پێکرد ینی تەوەقع کە ساڵی پارەی ڕەحلەمان دەست نەبووە 25 ڕەحلەمان نوقسان بووە بەڵام خۆشبەختانە نەمان هێڵا خوێندکار بە پێوە بۆستە لە ناو پۆلەکانە پێیامان کردووە ینی لە ڕووی پێداویستی وەکو ئاماژەم پێکرد و لە ڕووی بودجەوە لە وەزێکی زۆر خراپایە هەموو پەیمانگاکانی کوردستان نەک ئەم پەیمانگای ئێمە بەڵام ئێمەش بە پێی توانای خۆمان ئەبێستی ئابی پەیمانگاکە لە چەند خوێندکارا بێ بۆ جۆرە مامەڵە بکەین بۆیە هەوڵمان ناوە کە زۆرترینی شوەرگرین زۆرترەکە گەشتۆتە 100 خوێندکار لە ڕووی مامۆستاویچ گرفتێکتان نیە گرفتی کەمی مامۆستاتان نییە نەخێر نانا زۆر باشە و لێرە شۆ زۆر سپاس و پێزانیمان هەیە بۆ سەرجەم فەرمانبەران و مامۆستایان کە چ لیژنەکە لەم کاتەیە بە مادونە ناسانە ئەرکی خۆیانەکەن ئەم خەیرانی دارایە و چ مامۆستاکانیش خۆنەویستانە بەردەوام پێشمەرگە ئاسان من ناون کە خزمەتی خوێندکارەکانی خۆیان کردووە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم مەمنون زۆر سپاس مامۆستا ئاریان دەستەکانە خۆشوێ مادومان کردی زۆر سپاس بۆ مامۆستا ئاریانۆری بەڕێوەبەری پەیمانگای وەرزشی سلێمانی سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمانە بووی بەڵێ خۆشەویستان ئەچینە لای یەکێک لە بەرگەکانی بەرنامەی ئەمڕۆمانەوەیش بەرگەی نیگایە و دواتر بەردەوامە بین
بەڵێ ئازیزان یەکێک لەو بەروبوومە سروشتیانەی کە ساڵانە هاوڵاتیان گرنگێکی زۆری پێدەدەن ئەویش بەروبوومی شاتووە کە شاتوو بەروبوومێکی هاوینە یاخود بڵێ لە وەرزی هاوینە هەیە وەکو تویان شاتوش بە شێوەیەکی گشتی هەردووکیان بەروبوومێکی هاوینەن لە قەزای پێنجوێن گرنگێکی زۆر دەدرێت بە بەروبوومی شاتوو لەگەڵ ئەوەی کە شاتوو بە شێوەیەکی سادە یاخود هەروەکووا لێ دەکرێتەوە دەخورێ بەڵام دەکرێت بە دۆشاویش لە قەزای پێنجوێن هاوکارمان عەبدوڵڵا بابەتێکی بۆ ئامادە کردوین لەسەر دروستکردنی دۆشاوی شاتوو فەرمون پێکەوە بابینەری بین. ئێمە کە هاین لەم گوندا لە ساڵی نەوەی کۆ هاتوونەتەوە من وەکو خۆم مەراقم باغداری بوو حەزم لێ کردووە حەزم لێکووە بە تایبەتی تۆسوورە چونکی تۆسوورە زۆر سوودێکی چاکی هەیە وەکو سوودێکی چاکیە ئەم تۆسوورە لە ساڵی نەوەی کۆ کە ئێمە هاتینەوە گوندەکەی چاش گوندە خۆشەویستەکەمان هاتینەوە حەزم لە بەغداری کە ئەم تۆسوورە ئەمە تۆزڕە بوو ئەمە تۆزڕە بوو نەگەم بنەوە تقریبا 30-40 بنێکی تایسی ئاوایی بەڵام ئەم بنە دەگمەنە ماشەڵڵا لە ساڵی 92 کە نام ئەم تۆزڕە بوو لە ساڵی 93 پەیوەندم کرد بەم تۆسوورە طبعا ئەم تۆسوورە نەوعی هەیە ئەم هەر تۆسوورە ناوی تۆسوورە بەڵام هەژ نۆنەوە هەیە لێی نابێتەوە بەدەست لێنێت لەخێتەوە پێ بەڵام ئەم تۆسوورەوە ئەم خێمەکە دامان خسووە شتی تری بۆ گرینەوە وەکو تو ئەیوەرین وەڵام تووە زۆر توێکی جوانە ماشەڵڵا 600 تڵێنین شۆردنەوەی ناوێ هیچ شتێکی ناوێ ئاوی تێکەی نێخێنە سەر ئاگرەکە تا جوانە کوڵە کە کوڵا سار دەبێتەوە ئەنجا جوانی گوشین و ئەیپاڵێ من و ئەینینە سەر ئەگە ئاگرەکەی هێواش بێ بە ڕۆژێ تا هەرجا خەستە بێتەوە ئەگە ئاگرێک هێواش نەبێ بە 2-3 ساعات سەریحمێ ئاگرەکەی خەستە بێتەوە دوای ئەوەی پاڵەی نوێکی نەدەبەوە بەکاریێنی ئێمێسا لە گوندی چاژین تەبیعی چاژ لە ناوچەی شلێرە سەر بە قەزای پێنجوێن و گوندەکەیشمان کەوتۆتە سنووری لەگەڵ هاوسنوورە لەگەڵ ئێرانە با بڵێن کوردستانی ڕۆژهەڵات گوندی چاژ بە چەند شتێکی تایبەتی هەیە یەکێک لەوانە تووە بە تایبەتی تووە سوورە ئەلبەتە شتی تریشی زۆرە بەرهەمی زۆرە بەهاران بە گژوگیاکان و بە کاشمە و ڕێواس و گیلاخە و کۆمەڵە گژوگیای تایبەتی هەیە کە لە شوێنانی ترا زۆر کەمە ئەو پاشان کە وەرزەکان گۆڕانکاریان بەسەرایە کۆمەڵە میوەی تایبەتیمانەیە وەکو قەیسی و هەڵوژە و قۆخ و ئەو شتانەوە مەشغوڵیتمان بە گەزۆکردن بە مازووکردن زۆربەی خەڵکانی هەنێ خەڵکی ترمان هەیە بە جوتیاری ئەو شتانەوە خەریکە. لای هەمووان ئاشکرا لە ئێستەکانەیە خەڵکێکی زۆر دەگەڕێنەوە بۆ عیلاجە کوردەوارەکان یاخود دەرمانە جیایەکان کە عیلاجێکە بەڕاستی کە ئەگە کەسێک بەکاری بێنێ ئەگەر سوودیشی لە نەبینێ زەرەر و زیانێکی وەها بە کەسەکە ناگەێنێ
و خەڵکێکی زۆر ئێستێکانە بە تایبەت لەم دوایی مەسەلەی کۆرۆنایە و نەخۆشی کۆرۆنایە خەڵکێکی زۆر گەڕاوەتەوە بۆ عیلاجە کوردەوارەکان و ئێستەکانە ئێمە لە گوندی چاژین کە بەڕاستی کوێستان و شاخ و کێوێکی زۆر ڕەنگینی هەیە و مەجموعەیە گوڵ و گوڵزاری زۆر باشی تێدایە کە بۆ عیلاجە گیاییەکان بەکاردەهێنرێ بە تایبەتی کە ئێمە جەختکەینەوە لەسەر شتێک کە لە ئێستا خەڵکێکی زۆر بەکاری دێنێ توش لە گوندی چاژە بەکارهێنەرێکی زۆری هەیە بەڕاستی بە تایبەتی تووە سوورە یاخود شاتوو. بەڵێ ئازیزان ئێستاشە چینە لای پەیامنێرمان سەرباز کە بەشێکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵمانەوە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژمانایەتێ سەرباز سڵاو لێ بۆ بەیانیت باش فەرمو و هەواڵ و زانیاریەکان لایتۆن. بەیانی تۆ سەرجەم بینەرانی گەلی کوردستان باش زانیاریەکانی ڕۆژ لە شاری هەولێر ئەمڕۆ بڕیاروایە کاتژمێر 12 لە پەرلەمانی کوردستان بەشێک لە پەرلەمانتاران لە فراکسیۆنە جیاوازەکان و پەرلەمانتارە سەربەخۆکانیش کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان هەبێت لەسەر بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان لە ڕووی دارایی لە ڕووی سیاسی لە ڕووی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا و لە ڕووی دابەشکردنی موچەشەوە کە ئەم لێبڕینەی کە لە ئێستادا بۆ مانگەش کراوە دیارە لە ماوەی ڕابردوودا هەم حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندە بوو کە لێبڕینی موچە تەنها بۆ مانگێکە و هەم بەشێک لە پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستانیش ئەمەیان دووپات کردبووە کە لێبڕینی موچە تەنها بۆ مانگێکە دیارە ئەم مانگەش بە هەمان شێوەی مانجی ڕابردوو موچە دابەش دەکرێت هەر بۆیە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان بەشێک لە پەرلەمانتاران وەگوتم لە فراکسیۆنە جیاوازەکان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجام دەدەن و نیگەرانی خۆیان لەبارەی دابەشکردنی موچە دیارە زانیاریش دەخەنە ڕوو لە ڕێگەی کۆنفرانسە ڕۆژنامەوانەکانەوە لەبارەی دابەشکردنی موچە و واروە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان چنوور وێڕایەوەی کە دوێنێ حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا لە دام و دەستگا فەرمیەکانی حکوومەت با بڵێن پشووی ڕسمی بێ بەڵام بانقەکان یەکەی ژمێریاریەکان ئەمانە ئەمڕۆ کراون و هاوڵاتیان دەتوانن بۆ موچەکانیان سەردانی باخەکان بکەن و موچەکانی خۆیان وەربگرن لە سەرجەم باخەکان کە لە سنووری پارێزگای هەولێر هەر لایەکی دیکە چنوور دوای ئەوەی کە بەشێک لە فەرمانبەران ئاماژەیان بەوە کرد کە ئەوان کە تووشی کۆڕۆنا بوون و ئێستا چاک بوونێتەوە سەردانی فەرمانگەکانی خۆیان کردووە دیارە دوایەوەی کە سەردانی وەزارەت و فەرمانگەکانی خۆیان کردووە لەوێ پێیان ڕاگەاندن ئەبێ بچن با بڵێن فەحسی کۆتایی پشکنینی کۆتایی بکەن بۆی کە دڵنیا بنەوە لیان کە کاتێک سەردانی با بڵێن شوێنەکانی پشکنینیان کردووە لە فەرمانگە تەندروستیەکان لەوێ پێیان ڕاگەیاندون دەبێ بچن نەخۆشخانە ئەهلیەکان لە تاقیگا ئەهلیەکان پشکنین بکەن لەوێش داوای 600,000 دیناریان لێکردن ئەو فەرمانبەرانە بەبازەوە دەکەن کە لە ئێستادا ئەوان ناتوانن 600,000 دینار بۆ فەحس بدەن لەگەڵەوەی کە موچە ماوەیەکە با بڵێن ماوەیەکی زۆرە وەریان نەگرتەوە هەروە لێبڕینیان لێکراوە ئێستاش داوای پشکنینیان لێ دەکەن لە تاقیگا ئەهلیەکان لەلایەکی دیکە دوایەوەی کە وەزارەتی تەندروستی ڕاگەاندراوێکی لەبارەی با بڵێن کۆڕۆناوە بڵاو کردەوە کە لە سنووری شاری هەولێر 157 کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون لە ماوەی 24 ساعتی ڕابردوو هەروە 14 حاڵەتی مردن لە سنووری پارێزگای هەولێر هەبووە و هەروە 122 کەسیش چاک بوونەتەوە کۆی گشتی ئێستا لە ئەو کەسانی کە تووشی ڤایرۆسەکە بوون و لە نەخۆشخانە حکوومیەکان چارەسەر وەردەگرن لە سنووری پارێزگای هەولێر لە ئێستادا 4357 کەس ماونەتەوە لە نەخۆشخانە ئەو نەخۆشخانە و سەنتەرانەی کە تایبەت کراون بە ڤایرۆسی کۆڕۆنا بەڵێ چنوور ئەمانە زانیاریەکانی شاری هەولێر بوون. سپاس بۆ پەیامنێرمان سەرباز کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ خۆشویستان لەم تەوەرەی پرۆگرامەکەمانە گفتوگۆ دەکەین لەسەر کاری مرۆیی و ڕۆژی گیانی کاری مرۆیی کە بێگومان کاری مرۆیی لە تەواوی دنیادا و بە عێراق و بە هەرێمی کوردستانی شەوانێ زۆرن کە لەو ڕێکخرا و دەستگانی کە کاری خێرخوازی یاخود کاری مرۆیی دەکەن بە شێوەیەکی گشتی
وا بۆ ئەم ڕۆژێکێک لەو دەستگانە لای ئێمە میوانن کە ئەویش دەستگای مرۆیی مامە کە بێگومان دەستگای مرۆیی مام دەستگایەکە کە تەمەنێکی زۆری نییە بەڵام لەگەڵەوەی کە تەمەنێکی کەمی هەیە دەستگایەکی پڕ چالاکی و پڕوزە یاخۆ بڵێ ئەکتیڤن لە سەر جەمبوارەکاندا کاریان کردووە بە تایبەتیش لە کاری خێرخوازیدا و لەم کاتێدا کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەستگای مرۆیی مام هەستا بە هاوکاریکردنی ئەو خێزانە هەژارانە خۆت خێزانەکەم دەرامەتانە و لە ڕێگەی دابشکردنی سەبەتەی خۆراکەوە لەو کاتەوانیەوە تا ئێستاشی لەگەڵدا بێت بەردەوام من لە کار و چالاکیەکانیان جگەلەوەی کە باز لە کار و چالاکیەکانیان بەگشتی دەکەین لە سەر جەمبوارەکاندا و باز لەوەش دەکەین بزانین هۆکاری دامەزراندنی ئەم دەستگایە بۆچی دەگەڕێت و لە هەمان کاتا بزانین ئامانجیان چی بۆ لە دامەزراندنی ئەم دەستگایە بۆم بەبەستەش ئەمڕۆ میوانداری یادگار جەلالمان کردو کە بەڕێزیان لێپرسرای ڕاگەاندنی دەستگای مرۆیی مامن کاک یادگار سڵاو لێ ببانیت باش زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک یادگار دەستگای مرۆیی مام زیاتر لەگەڵ بڵاوبوونەی ڤایرۆسی کۆرۆنا و لە کاتی قەیرانەکەی زیاتر بەشەیەکی گشتی لەناو خەڵکان ناسێنرا یاخود خەڵک ئاشنای ئەم دەستگایە بوو بەڵام پێشتریش کاری کردووە لە کاتی لەشکرکێشەکەی تورکیا بۆ ڕۆژئاوا دەستگای مرۆیی مام ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە گەیاندنی هاوکاریەکانی بۆ ئەوێ کەواتە با بزانین مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆکەی یاخود سەرەتای دامەزراندنی ئەم دەستگایە بۆکەی ئەگەڕێتەوە بەڵێ زۆر سپاس گەر هەڵبەتە دەستگای مرۆیی مام لە ساڵی 2019 بە فەرمی دەستی کرد بە چالاشەکانی کە مانگی نۆی 2019 چالاشەکانی دەستگای مرۆیی مام دەستی پێکرد و وەک خۆت ئاماژەت پێکرد ئەوەیە کە لە کاتی لەشکرکێشی تورکیا بۆ سەر ڕۆژئاوا کە یەکێک لەو کەیسانەی کە دەستگای مرۆیی مام بە ئێستاشەوە ئێمە شانازی پێواکەین کە کەیسی سارا یوسفە ئەو مناڵەی کە پێشی لە دەستدا لەو تەوقیتایە زۆر قورس بوو بۆ دەستگایە کە تەمەنی تەنها مانجێک بێ لە چالاشیکردن بتوانێت هاوکاری وڵاتیشی دراوسێ بکات بۆیە ئێمە کە دەستمان کردووە هەر لە جگەل لەوەی کە کەیسی سارامان گردە ئەستۆی خۆمان و سارا گەێنرایەوە شاری سلێمانی چارەسەری بۆ کرا هەر لەو کاتەشان بە زیاتر نزیکەی لە 80 تەن دەرمانمان نات بەرەو سووریا بۆیە لێو دەستمان پێکرد ئێمە و لێو چالاشەکان پێش بابەتی کۆڤید و پێش ئەوەی مەوزوعی کۆرۆنا بێتە ئاراوە چالاشەکانی دەستگای مرۆییمان بەردەوام بوو چی لە سەکتەری پەروەردە چی لە سەکتەری تەندروستی و بۆ کۆمەڵک پرۆژەمان هەبوو کە پەیوەند بوون بە بابەتی گەنجان و لەگەڵ ئەمەیە ئێمە بابەتی کۆرۆنا هەموو ڕاگرت و بۆیە دەستمان پێکرد ئەوەی کە بینراوە لە ماوەی ڕابردوو دەستگای مرۆیی مام هیچ کات درێغی پێ بەکارەکان نەکردووە و ئەوەی لە بەردەستی ئێمە هەبوو وەکو ڕێکخراوێک توانیمانە هاوکاری زیاتر لە 68 بۆ 69 بنکە و خەستەخانەی کەرتی تەندروستی بکەین بەبێ جیاوازی ناوچەکان و بەبێ ئەوەی کە بیل لەوە بکەینەوە ئەم ناوچەیان پێویستی بە هاوکاریە یان هەر لە خانەخین تاکو بادینان هاوکاریەکان مانگەیانوە بۆ لە ئێستاشە بەردەوام هاوکاریەکان تایبەت نییە بە نەتەوەی کورد بڵێن ئەوە خۆشتان شاید حاڵ بنەوەی کە ئێمە جگەلەوەی کە ئەگەر چوبێتی گەرمیان چوینەتە خانەقین و ئەمڕۆ تیمەکانمان چالاشێکیانەیە لە خانەقین و لەگەڵ ئەوەی کە هاتوینەتە شەمشەماڵ چوینەتە کەرکووک چوینەتە خواروی کەرکووک و بیشتان ئێمە مەخمور لە دەرەوەی ئیداری هەرێم و ئەوانەیە بەڵام یەکێک لەو چالاشیانەی کە دەستگای مرۆیی مام کە زۆر بە سەختی بۆ ڕێگایانە کە گەیشتینە ئەوێ نزیکەی 12 بۆ 13 کاتژمێر من بەڕێگاوین تیمەکانی دەستگای مرۆیی مامەوە لە ناوچە سەختەکانەوە لەبەرەوەی ناحکومەتی هەرێم ڕێگاکانیان ئەمە سەلامەت بۆ ڕێگایە بڕۆین نەجێشی عێراقیشان کەواتە ئەوەی ئێمە کردومانە ناڵێن ئێمە کارێکمان کردووە کە لە دەرەوەی کارێکی خۆمان بێت ئەوەی کە ئێمایەکەین کارێکی ئینسانیە ئەوەی ئاستەنگە کاتۆتە ڕێگەتان لە کاتی کارکردنتانە بەتاکید ئێمە یەکێک لەوانە توانم بڵێم لە کاتی ڕۆشنمان بۆ مەخمور زیاتر لە 3 کاتژمێر بە ڕێگایەکی کە ڕێگایەکی سەربازیە کە جگەل لە جێش هیچ کەسێک پێیان ناڕوات و تیمی هەندەسەش لە پێش ئەو
ڕەتلی کە دەستگای مرۆیمان بڵین بۆ نمونە ئەرزاق و شتەکانمان پێ بوو لە پێش ئێمە عبەکانیان هەڵاگرتوانی بە چاوی خۆمانەمان بینی خۆشیان هەموو بازگەیان وتین کە مەڕۆنە ڕێگای خەتەرە بەڵام هەر ڕۆشتین لەبەرەوەی دیارە ئەوەی کە واجبی ئێمەیە ئەمڕۆ وەکو خۆی جێبەجێ بکەین ئەوەیە کە هەر ناوچەیەک پێویستی بە هاوکاری دەستگای مرۆیمان بێت و هانا بۆ دەستگای مرۆیمان بێنێت ئێمە تاکید بیر لەوە ناکەینەوە کە ژیانی خۆمان بخێنە مەترسیەوە یان هەر بابەتێک هەبێت بەڵێ بیر لەوە ئەکەینەوە کە زۆر بە سەلامەتی بڕۆین و بگەڕێنەوە بەڵام بیرمان لەو نەکردوێتەوە کە نەتوانین هاوکاریەکان بگەین بۆیە هەر ناوچەیەک پێویستی بە هاوکاری دەستگای مرۆیمان بێت ئەو بێگومان مانتونە بن لەشتان ساق بێ کاگیادگار ئێستا ڕەنگە هەندێک کەس بڵێ بۆچی ئەم دەستگایە هەڵگری ناوی مامە ئایا مام یاخود هەڵگری ئاکارەکانی مامەنی یاخود ئاکارەکانی مام هیچ ڕنگدانەوەیەکی هەبوو لە سەرکارەکانتان و لە سەرکاری دەستگاکە خۆی دەستگای مرۆیی مام دروشمەکانی ئەو دروشمانن کە جەناب جەلال بە درێژایی خەباتی خۆی و بە درێژایی مێژووی جەنابی مام جەلال ئەمانە بوونی هەبووە و نەک ئێمە بۆکو سافی دەستگای مرۆیی مام ئەم شاید حاڵت بین بەڵکو نەتەوەکانی تری شاید بەوە ئاشتی پێکەوە ژیان گەشە پێدان ئەمە بەردەوام چەپکە گوڵەکەی دەستی مام جەلال بۆەوە بۆیە ئێمە ئەمارکێکی قورسە ناوی مام جەلال هەڵگریت و ئەو دەستگایە ئەمڕۆ جگەل لەوەی کە کارە مرۆیەکان ئەکات و ڕۆژانە چالاشی هەیە لەو مەجالانە بەڵام ئەوەشمان بیر نەچێت کە ئەم دەستگایە ناوی جەنابی مام جەلالی هەڵگرتووە ڕەنگە ڕۆژانە دایان هەزار کەس کە دڵیان لە یەکێتی ڕەنجاو ئەمڕۆ ناز بەسەر دەستگای مرۆیی مامە بکەن و ئەرکی ئێمە لەوێ ئەوەیە کە هەندێک کەس وا هەستەکەن کەمە دەستگایەکی تەواو حیزبیە بەڵێ بەڵام خۆی بە عکسی ئەمەوەیە ینی ئەمە ئەوەی لەو دەستگایە ئەکرێت و ڕەنگە خەڵکی شاید حاڵی ئەوە بێت بەڵام خەڵکیش ئەمڕۆ حەقی ئەوە هەیە کە ناز بەسەر شوێنێکا بکە کە ناوی مام جەلالی هەڵگرتووە ئەوەی ئێمە ئەیکین تەسەوڕەکەم ئەوە بێت کە جەنابی مام جەلال بەردەوام کردوێتی و جگەل لەوەی کە بەبێ جیاوازی لە ئاین ڕەنگەکان ئەمە نەتەوەکان بەردەوام درێژیمان بەوە داوە کە بتوانین چالاکیەک لە دەروی ئیداری هەرێم و یان ناوچە دابڕاوەکان و بتوانین بگەینە ناوچەیە کە تەنها عەرەبی لێبێت بتوانین بگەینە ناوچەیە کە تەنها تورکوانی لێبێت بۆی ئەو بیرکردنەوەی نەبێت کە دەستگای مرۆیی مام و ئەمە ناشفرۆشینەوە مزایادێژ نییە بەڵام ئێمە لە ڕابردووە لە مانگی سێوچوارە چوینەتە دووسخورماتوو و لەگەڵەوەی کە چوینە دووسخورماتوو هاوکارەکانمان گەیانەوەتە سلێمان بەگیش لە کاتێکە ئێستا هەمومان دۆخی دووسخورماتوو ئەزانین و دۆخی کوردانی ئەوێ ئەزانین بەڵام ئەمە ئێمە وەکو دەستگای مرۆیی مام بەبێ جیاوازی کە هاوکارەکانمان بردووە دڵنیام لەوەی کە خۆشتان ئەو کات تیمی گەلی کوردستان لەوێ بوو بەبێ بیرکردنەوە لە ڕەنگەکان و لە جیاوازی نەتەوە ئەوەوە تورکمانێک عەرەبێک کوردێک بەیەک چاو سیرکراوە لەوێ بۆیە ئەمەی کە کردومانە تەسەوڕەکەم زیاتر ئەوە بێت کە جەنابی مام جەلال بە درێژایی تەمەنی خۆی کاری بۆ کردووە و بە هیوام بتوانین درێژە بۆ بابەتەکانی تریش بدەین کۆمەڵک بابەتی ترمان باشە کاگیادگار بەڕێزە دوێت دروشمەکانمان ئاشتی پێکەوە ژیان گەشە پێدان ئاشتی پێکەوە ژیانەکە وازدەحە گەشە پێدانەکە مەبەستان چییە لە گەشە پێدان گەشە پێدان ئێمە دیارە وەک باسم کرد کۆمەڵک سەکتەر هەبوو کە دەستگای مرۆیی مام کۆمەڵی پرۆژی زۆر باشی تێوە ئێستا بە نمونە ئێمە لە ماوەی هەفتەیەکە لە کەمپی عەربەت دەستمان کردووە بە خولێکی فۆتۆگرافی بۆ خەڵکی کەمپەکە کۆمەڵێک گەنجی گرنگیتان بەلانی هونەریشدا بەڵێ تاکید جگەل لەوە ئەو خولێک کە لەوێ ئەکرێت خولێکی فۆتۆ جۆرنالیزمە کە ئەمانە بن بە ڕۆژنامە نووس بۆی لە ئایندەیە ئەم گەنجانەی کە لەوێ فێری ئەوە بن کە چۆن کاری ڕۆژنامەوانی بکەن بیرمان نەچێت ئێمە کاتی خۆی کە ئاوارە بووین تەسەوڕەکەم 90 خێزانە کوردەکانی کە ئاوارە بوون فۆتۆیەکیان نییە کە ئێستا سەیریکەنەوە بزان ڕۆژەکەیکەیە بەڵام بۆیە ئێمە وەکو دەستگای مرۆیی مام هاتوین بیر لەواکەینەوە کە پێکە ئەم خولە بکەین بۆی دەگەنج فێری کاری ڕۆژنامەوانی بن بۆی ئەگەر لە پێشووترا نەکراوە لە ئێستای ئەوە بکرێت بۆ بتوان مێژوویەک بۆ خۆیان بنووسنەوە کاتێکە ئەڕۆنەوە بۆ نەوەکانی دوای خۆیان بتوان شتێک هەبێت کە ئێمە ئەوەی کە هەمان ئێستا توانم بڵم دە بابەت و دە پەرتوکە کە
کۆمەڵک نووسری خۆمان نووسیوێتەوە تەنها ئەوەیە کە باسی ئاوارەی کوور دەکات بۆ هیچ خێزانێک وەکو خۆی هیچ فۆتۆیەکی نییە سەیری بکاتەوە و یادگاریەک ئەوەشی هەبووە دڕانوێنە فڕیاندا لە بەروی کۆم بووە بۆیە ئێمە بیرمان لەوە کردوێتەوە کە ئەم خێزانانە ڕۆنەوە کۆمەڵک ڕۆژنامەنووسی باش لە ناوخۆیانە دروستکەین بتوانن تەوسیقی ئەو هەموو ناخۆشیە بکەن کە ئەوان ڕۆژانە ئەیبین چکە ژیانی ئەوان زۆر جیاوازە لەگەڵ خەڵکی دەرەوە من ئەتوانم ئەمە بڵم هەرچەنە دوورە ئەوترێت بەڵام کەم واتە سزنێکی گەورە هەمومانەمە ئازانین بۆیە ناشبێ ئێمە هەموو کاتێک داوای ئەومان کردووە لە زۆربەی کەمپەکان و مخێمەکانی کە هەیە داوای ئەومان کردووە زیاتر هاوکاری ئەو خەڵکی ئێوە بکەن و دەرفەت هەبێت بۆ چوونە دەرەوە دەرفەت هەبێت بۆ ئەوەی بتوانن وەکو سجن خۆیان نەبینەوە ئەمانە بەندکراو نین ئەمانە ئینسانن هاتوون لێرەن بۆیە بەردەوام داوای ئەمەمان کردووە کە هاوکاریان بن لەو دیوە کار لەسەر هەلی کاری شەکەن دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان یاخۆی بە شێوەیەکی گشتی بەڵێ ئێمە کۆمەڵک پرۆژەمان هەیە لە مەجای گەنجانە ئەو پرۆژانی کە هەمانە دیارە کۆمەڵک پرۆژەیەکە خەڵکی لێهاتوومان هەیە و ئەو خەڵکانی کە هاتوون خۆیان پرۆژیان هەبووە لە ڕێگەی دەستگای مرۆیی مامەوە ئەتوانم بڵم هاوکاری کراون بۆ ئەوەی کە پرۆژەکەی بچێتە بواری جێبەجێکردنەوە ڕاستی ئێمە ناتوانین ئێمە بیرمان نەچێ ئێمە دەستگایەکی خێرخوازی نین دەستگای مرۆیی مام ئەتوانێت ڕەنگە لە سەرەتا لێکدانەوەی خەڵک وا بوو بێ کە تەنها دەستگایەکی خێرخوازیە ئێمە من ئەمە لێرەوە تەوزیح بکەم ئێمە دەستگایەکی خێرخوازی نین دەستگای مرۆیی مام دیارەکە ئەڵی دەستگای مرۆیی مام ئەبێت ئەم سەکتەری ترکە هەیە کە خێرخوازیە هەر شتێکە کە خەڵک ئەیەوێت هەیبێت حەقی خۆیەتی کە داوای ئەوانە لە دەستگای مرۆیی مام بکات بەڵام ئەوەی کە ئەمڕۆ هەیە ئێمە کۆمەڵک گەنجی زۆر باشمانەیە کە پرۆژەی زۆر باشیان هەیە بۆ نەک بۆ ئێستا ڕەنگە بۆ 10 ساڵی تریش بۆ لایەنی گەشەپێدانی مرۆیی ئەوانە زۆر سوودمەند بین لێی بۆیە من یەک داوایەکم هەیە یانێک کۆمەڵک خەڵکمان هەیە کە ئەتوانێت بە تەواوی خزمەت بەوتەوەرە بکات بەڵام نازانم ئەمڕۆ تۆزێک دوورن بە هیوام ئەو خەڵکانش بێنە ناوەوە دەستگای مرۆیی مام دەرگای کراوەیە هەموو کاتێک بۆ هەر لایەنێک بۆ هەر ڕەنجێک بۆ هەر نەتەوەیەک ئێمە ئەتوانین هاوکاریان بین و ئەتوانین هیچ نەبێت فشارێک بخینە سەر حکوومەت بۆەوەی کە هاوکاری و گەنجان لەگەڵ ڕێکخراوەکانی ترا هەماهنگگیتان چۆنە کاگات ئێمە هەموو کاتێک وتومانەوە ئەشیڵینەوە ئێمە وەکو دەستگای مرۆیی مام ئامادەین لەگەڵ ڕێکخراوێکی تەمەەن 1 هەفتە کار بکەین بۆی هەر کارێک خزمەتی مرۆڤایەتی بکاتوە خزمەت بە خەڵکی کوردستان و عێراق بکات ئێمە وەکو دەستگای مرۆیی مام دوو دڵنین لێی و لەگەڵ هەر ڕێکخرا و هەر بەڵێ بە تاکید پرۆژەکانمان پێشتر لەگەڵ کۆمەڵک منەظەماتی دەولی ناوخۆش هەبووە بۆیە ئێستاش لەگەڵ ئەوەی هەر ڕێکخراوێک ئەوێ بە هەماهەنگی لەگەڵ دەستگای مرۆیی مام چالاشی بکات و هەر ڕێکخراوێک ئەوێت ئێمە هەماهەنگیش نەبین تەنها وەکو تیمەکانمان وەکو خۆ بەخشکاریان لەگەڵ بکەین ئەمەشەکەین بۆی هەر کارێک خزمەتی مرۆڤایەتی بکە عەفو هەر کارێک خزمەتی مرۆڤایەتی بکە ئێمە ئامادەین کاکاتگار ئەم دەستگایە تا ئێستا بە فەرمی ئەعلانی خۆی کردووە یاخود ئاهەنگیکردنەوەی بۆ کردووە باشە ئەی بۆچی چالاکیەکانی پێش ئاهەنگیکردنەوەکەی کەوتووە هۆکارەکانی بۆ چێگەڵ بەڵێ ئێمە دیارە لە سەرەتای مۆزوعی کۆڤید و ئەوانە مرۆیی مام کۆمەڵک کەیسی تر هەبوو کە ئەم کەیسانە چاودێری ئەکران بە بەردەوامی و لە بەرەو پێشچوو نابوون بابەتی کۆڤید هەموو گیانی هەژاندیان ئەمە کارێک نییە ئێمە توانین لەو بابەتە بچینە دەرەوە بەڵام کە هاتینە سەر ئەوەی کە بیرمان لەلایەنە ئینسانێکە کردەوە کە پێش هەموو شتێک هەڕەمێکەیە کە پێوترێت تەندروستی مرۆڤەکان کەواتە ئێمە ئەبێ واز لە هەموو ئەمانەی تربێنی کە هەمان بوو واز لە هەموو سەکتەرەکانی تربێنی کە هەمان بووە ئەوەی کە زۆر گرنگ بوو کە لەو تەوقیتەیە توانیمان هاوکارێکی باشی کردی تەندروستی بین لە قەناعەتانە بە ڕۆژی واه بووە ڕەنگە زۆر کەس ئەمە نەزانێت بەڵام ڕۆژی واه بۆ خەستەخانەیەک دەستکێشی نەبووە دەمامیشی نەبووە یعنی ئەگەر دەستگای مرۆیی مام لەو تەوقیتەیە لەو بەشدار نەبووە لە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکانی تر و حکوومەت و بۆەوەی کردی تەندروستی نەگاتە ئەوەی کە ئینهیار بن جاری واشە بۆ شوێن هەبووە ئێمە فریا کەوتین ڕۆڵی
پیاوی سڵحمان بینەوە چکە ئەوانیش حەقی خۆیانە بۆ نمونە بنکەیەکی تەندروستی هەیە لە گەڕەشێکە هاوکاری نەکراوە ڕۆژانش هاوکاریەکانتان بۆ کەرتی تەندروستی خۆی لە چیا بینێتەوە؟ تەوان ئێمە بیدایە لەوەی کە سلێمانی لە بارودۆخێکی زۆر خراپا بوو کە کیت نەمابوو ئەنی کیتی فەحسی کۆرۆنا نەمابوو لە سلێمانیە دەستگای مرۆیی مام لەو تەوقیتە توانی 5,000 کیت بگەینێتە شاری سلێمانی و ڕادستی کەرتی تەندروستی بکات جگەل لەما ئێمە بەردەوام ماسک و دەستکێش و کوحول و هەموو ئەمانەی کە زەرورە بۆ تیمەکانی تەندروستی و بۆ کەرتی تەندروستی بەردەوام ڕۆژانە دابینمان کردوانی بینمان لەوە نەکردوێتەوە دوێنێ هاتوون بەشەکەی خۆیان بردو ئەمڕۆ نیانێنەوە نە بەردەوام هاتوون و خۆشیان ئەبێشایەتی ئەوە بدەن چکە هیچ کاتێک دەرگای مرۆیمان بەڕووی ئەواندا نەخراوە جاری وا هەبوو قەنەعەتت هەبێت بۆ خۆمان دەستکێشنەوە ماسنەوە بەکاری بێنین بەڵام کە هاتوون بۆ نمونە کاک فەلاح سەرۆکی دەستگای مرۆیی مام وتێتی چەند پاکەت دەستکێشمان 5مان هەبووە کە هی خۆمان بۆ وتێتی بیانێنێ با خۆمان نەبووە بەکاری بێنین داومانە بەوان بەڵام ئەمە جگەل لەوە دواتر لەم تێستی کۆرۆناکەمان هێناوەی کە تێستە خێراکە ئێستا لە خەسخانەکانە کاری پێکرێەوە لە زۆربەی بنکەکانی تەندروستی کاری پێکرێ و ئەوە گەیشتە خانەقین و کەرکووک و بە هەموو ناوچە دابڕاوەکانیش دەتوانم بڵێم لەوایانە پشکی شێریان هەبوو ناوچە دابڕاوەکان بەجددی ئەوان دۆخیان زۆر خراپترا توانین بڵین ئێستا سلێمانی گەشتوتە ئاستێک کە خەڵک ڕۆشنبیر بۆ لەوەی کە چۆن خۆی پارێزە لە بابەتی کۆڤید بەڵام ئەو ناوچانەی تر زۆر لەوە خراپترن کە خەڵک بیریەکاتەوە تۆزێک ئەستەمایان ئەگەر نەچیت و ڕۆژانە شتەکان نەبینیت قورسە ئەوان لە مەرحەلەی بیدایی سلێمانیان بۆیە ئومێد دەکەم بتوانین ئێمە لەم ماوەی کە ماوە بۆی ئەم قەیرانە تێپەڕێنین هەرچیمان پێ بکرێت وەکو دەستگای مرۆیی مام بتوانین هاوکاری ئێمەش بۆ هیواین کاگیادگار ئێستا ڕەنگە هەندێک کەس بڵێ ببێ بە پرسیار لای بڵێ دەستگای مرۆیی مام لەلایەن کێوە بەڕێوە دەبرێت یاخود کێن ئەو کەسانی کە کار لەم دەستگایە ئەەکەن بەڵێ خۆی ئەمە لە هەموو جیهانە ستانداردەکەی کە هەر ڕێکخراوێک تۆ بەیانێتوانی ڕێکخراوێک دروست هەر ڕێکخراوێک کە کاری مرۆیی بکات کە پەیوەست بێت بۆی کە خزمەتی مرۆڤایەتی بکات هەموو گیان ئامادەن پارتنەری بنووە بۆی دامی بکەن بۆیە دەستگای مرۆیی مامیشێکێکە لەوانەی کە پێم سەیرە خەڵکم پرسیارەکەتانی با تۆزێک واقعانە قسە بکەم دەستگای مرۆیی مام کاتێک ئەڵی کە دەستگای مرۆیی مام ئەگەر گەنجێکی وەکو من بەیانی بە ناوی ئەم مؤسسەیەوە بچم لە هەر وڵاتێکی دراوسێت لە هەر سەرۆک وڵاتێکی دراوسێت داوای هاوکاری بکەم بۆ ڕێکخراوێکە ناوی جەنابی مامجللی هەڵگرتووە بە تاکید ئەبن بە پارتنەرم و دەعمێنمەوە دێم خزمەتی کوردستانی پێکەم ئەم پرسیارانە تۆزێک خەڵک ئەبێت لەوە تێبگات کاتێک کە ڕێکخراوێک دروستە بێت مەرج نییە ناوی جەنابی مامجللی هەڵگرت بێت بۆی هاوکاری بکرێت بۆ بۆی یەکێتی ڕاستەخۆ دامی بکات بەڵام ئەمە خەڵک بۆ خۆی کردوێتی بە واقعەکەتی کەشتیوانە لە ڕێکخراو هەیە 4 گەنج دروستیان کردو دامیان پارتنەرەکانیان لە دەستگای مرۆیمان باشترن بوون بە ئەندام لەو دەستگایە چۆنە یاخود پێوەرەکان تا بۆ بوون بە ئەندام چۆنە کە لە دەستگای مرۆی مام کار ئەەکەین هەمومان خۆبەخشین و خزمەتی خەڵکەکەین دەرگای دەستگای مرۆی مامیش هەموو کاتکراوە بۆ هەموو نەتەوەکان و بۆ هەموو ڕەنگەکان و هەر کاتێک ئەوێ خزمەت بکات لە دەستگای مرۆیی مام وەکو ئێمە خۆبەخشە و ئەخینە سەر و سەر چاومان ئەوەی پێمان بکرێت شوێنەکەی خۆشمانە ئەیاندێن هیچ مەرج و پێوەرێک نییە هەموو کەسێک هیچ مەرجێکمان نییە هیچ پێوەرێکمان نییە نە بێ لە بیرکردنەوە لە ڕنگ و لە ئاین و لە کەلتور و نەتەوە هەر کاتێک هەر کەسێک پێی خۆشە خزمەت بە مرۆڤایەتی بکات دەستگای مرۆیمان کراوەیە دەستان خۆش بکار و پرۆژەی داهاتوتان چێ بکاتیان ئەو سەکتەرانە بوو کە ڕامانگرت بوو لە پێش کۆڤیدی 19 بە گەنجام بکەین خزمەت بە سەکتەری پەروەردە بکەین و کۆمەڵێک پرۆژەی درێژخایانمان هەیە لەگەڵ زانکۆی سلێمانی لەگەڵ کۆمەڵک ڕێکخراوی تر و لەگەڵ پارتنەرەکانمان لە ناو و لە دەرەوە بۆیە ئومێد دەکەم بتوانین درێژە بەوانە بدەین و کاتی ئەوەیە کە ئەو سەکتەری تریش تۆزێک گەشە بکات
دەستە خۆش بێ کاگەدگارگان هیچ شتێک ماوە لە کۆتایی ئاماژی پێبێ زۆر سپاس بۆ بەڕێزیشت زۆر سپاس بۆ یادگار جەلال لە پرسەی ڕاگەاندنی دەستگای مرۆیی مام زۆر سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵمان ئامادەبووی بەڵێ خۆشەویستان ئێستاش راپۆرتێک یاخود بابەتێکمان ئامادەی لەسەر یەکێک لە خوێندکارە یەکەمەکان فەرمون پێکەوە بابینەری بین. زەینەب شانازێکی دیکەی بەخشیە خوێندنگاکەی. بە فەرمی نمرەی یەکەمبوونی لە ئاستی هەرێمی کوردستان وەرگرتەوە. بۆ دووەم ساڵە لەسەر یەکەمی هەرێمی کوردستان لە ئامادەی گەشت و گوزاری سلێمانیە. مامۆستاکان بەردەوام تەرجیعیان کردو بەردەوام هاوکاریان کرد ینی پێویستی بە هەر شتێک بوو بێ لە پرسیار لە تەنانەت گروپمان دروست کردبوو لە بینی مامۆستا و خوێندکارە ینی زۆر جار بە شەو بە ڕۆژ هەست پرسیارێکیان و یەکسەر بەڕۆوی مامۆستاکان کردوتەوە. زەینەب خۆشی بڵێم ساڵانی پێشووتریش تەلەبێکی باش بوو هەر یەکەم بووە 3 ساڵ لە مەکتەب بوو هەموو ساڵی یەکەم بووە لەسەر پۆلەکەی خۆی. تاوەکو دەی ئامادەیی خوێندنی بە عەرەبی بووە. دواتر بە شەونخوونی و ماندووبوونێکی زۆر توانی لە نێو خوێندنی کوردیدا تێکڕای نمرەی 95 بەدەست بێنێت و ئەو ئەنجامە تۆمار بکات. 6 ساعات بۆ 7 ساعات سعیمە کرد و طموحم ئەوەیە کە بچمە یان کولیەی تەیڕان بم بە کاپتن یان بچمە زانکۆی ئەمریکیەکە لەوێ بخوێنم بۆ ماجستێر و بۆ دکتۆراش. دایکی هاوکارێکی گەورەی بووە بۆ ئەوەی کۆڕۆنا و قەیرانەکانی دیکە نەبنە گرفت لە بەردەمی. بەس من حەزم لە تەیڕان خۆت ڕائەکەی بە دوایی. لە ساڵی 2006ەوە لە بەغداوە گەڕاونەتەوە بۆ سلێمانی. 3 کچی دیکەشی هەیە ئەوانیش لە خوێندنیاندا هەر یەکە من. بە هیچ شێوەیەک نەمێشتووە هەست بکات کە هیچ خەلەلێک هەبێت کە هیچ نقصانێک هەبێت کە هیچ قەلەقی و خەوفێک هەبێت بە زۆری کات لە ماڵەوە بووە نەمێشتۆ بچنە دەرێ تقریبان بۆ ماوەی 3 مانگ نەمێشت بچنە دەرێ زیاتر ئەوڵیان ماوە مراجعەکانی ئەکردەوە لە دوایە کە بوو بە جددی وتیان ئیمتیحانەکرێ کەوتە مراجعەی تەواوەتی و الحەمدوللا و نەتیجەی بەدەستهێنا. لە 86 خوێندکارە یەکەمەکەی هەرێمی کوردستان 43 خوێندکاریان لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانین. زۆر کەس دەڵێن ئەوان لە ناو قەیرانە قورسەکاندا ئەنجامی گەورەیان بەدەست هێنا. چاوەڕێی پشتیوانی و هاوکاری دەکەن بۆ ئەوەی داهێنانی جیهانیشیان هەبێت. جگە لە زەینەب یەکەمەکانی هەرێمی کوردستان لە پەروەردەی سلێمانی گەلێک چیرۆکی دیکەی سنجڕاکێشیان تۆمار کردووە. لای هەندێک کەس وا باوە کە گرنگی بە خوێندنی ئێواران نادرێت. دەرباز پێچەوانەی ئەوەی سلماندوو لە خوێندنی ئێواران توانی یەکەمی هەرێمی کوردستان بێت لە ئامادەیی وێژەیی. لەنجاش تووشی نەخۆشی کۆرۆنا بوو. بەڵام توانی بەسەر نەخۆشیەکەدا زاڵ ببێت و یەکەمی هەرێمی کوردستانیش بێت لە ئامادەیی بازرگانی. ڕەبنیا ڕەحمەت گەلی کوردستان سلێمانی. بەڵێ بەڕێزان لە کۆتا تەوەری پرۆگرامی ئەمڕۆمان لەگەڵتان بەردەوامی ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر گرفتە باوەکانی پێست بەگشتی و بە تایبەتی لە ناو گەنجانە کە بێگومان پێزێکێکە لە ئەندامە گەورەکانی جەستەی مرۆڤ کە دەتوانین بڵێن تەواوی ئەندامەکانی تری لەشی مرۆڤی داپۆشیوە و نەخۆشیەکانی پێستی یەکێکە لە بەربڵاوترین نەخۆشیەکان لە تەواوی دنیادا و کە بەردەوامی هەیە. ئەمڕۆ باز لەو گرفتانە دەکەین یاخود ئەو گرفتە باوانەی پێست دەکەین کە لە ناو گەنجانە زیاتر بە دەردەکەوێت یاخود گرفتەکان بوونی هەیە. باز لە هۆکارەکانی دەکەین زین هۆکارەکانی چێ و لە هەمان کاتدا بازە چارەسەرەکەشی دەکەین بەپێی ئەو
دکتۆرەکەمان ئەمڕۆ ئاماژەی پێدەکات و لە هەمان کاتدا باس لەو خۆراک و یاخود خواردن و خواردنەوانە دەکەین کە کاریگەری هەیە لەسەر پێست. دوو بۆچوونی جیاواز هەیە لەسەر ئەوە. هەندێک کات دەوترێت کە خۆراک هیچ کاریگەریەکی نییە لەسەر پێست، بەڵام لە هەندێک کاتیشدا دەوترێت نەخێر، بەڵکو خواردن یاخود سیستەمی خۆراکی کاریگەریکی زۆری هەیە لەسەر پێست. ئێمە ئەمڕۆ بەشێکی گشتی باس لە گرفتەکان دەکەین و باس لە کاریگەریەکانی خواردن و خواردنەوەش دەکەین لەسەر پێست. بۆ ئەمە بەستش ئەمڕۆ میوانداری دکتۆر بەکر ئەحمەدمان کردو کە بەڕێزی ئەمسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری دکتۆر گیانسلااو لێ بە بەیانیت باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر هەروەکە زانین کە نەخۆشیەکانی پێست زۆرن، بەڵام دیارترین نەخۆشیەکان یاخود دیارترین ئەو گرفتانەی کە زیاتر لە گەنجانە دەردەکەوێت لە پێست تا گرفتەکان چین؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی وەکو بەڕێزت باسە کرد زۆر نەخۆشی پێستەیە، بەڵام کۆمەڵک نەخۆشی لە وڵاتی ئێمەیان لە ناو گەنجانە بە تایبەتی زۆر باوە کە ڕۆژانە ئێمە بینین. باوترینیان کە زۆر ئێمە ئەیبینین زیبکەیە. زیبکە و شێژەکانی زیبکەواتە ئەو کاریگەریانی کە زیبکە دروستیەکە دوای چابوونی زیبکەکە وەکو شوێنەواری زیبکە وەکو کەپەڵا هەندێک خاڵی ڕژە سەر پێسان دەرەکەوێت. ئەمە یەکێکە لە کێشە باوەکان. کێشەی تری باو کە زۆر جار ئێمە ئەیبینین بریتە لە پەڵا، بە تایبەتی لە خانمانە ئەو زۆر باو لە وڵاتی ئێمەیە. کێشەی تر لە ڕاستیە کە زۆر باو لە گەنجانە. دکتۆر ببوورە پێشی کە بچیتە سەر کێشەیەکی تر پەڵەکەمە بەست ئەو پەڵەی کاڵی لە خانمانە پێڵم پەڵی ماڵە ئەوەش جۆری زۆر دوای زیاتر ڕوونیەکەینەوە. هەندێک زۆر هەیە لەسەر دوای دووگانی دروستە بێ، هەندێک زۆری تریشمان هەیە نەخێرە کەسەکە لە کەسی ئاسایشە دروستە بێ. هەندێک گرفتی ترمانەیە وەکو چەوری پێست ئەوە لە گەنجانە زۆر باوە، وشکی پێست لە گەنجانە باوە تا ڕادێک، و هەندێک زۆری ئەگزیماش لە ڕاستیە واتە بە کورداری خۆمان پێڵەن بیرۆ، ئەوە یەکێکە لە گرفتە باوەکان لە گەنجانە لە متەمەنەکانە ینی باوە، بەڵام زیاتر لە گەنجانە زۆر دەستخۆش. دکتۆر پێم خۆشە لەسەر زیبکەکە کەمێک بۆستین و باس لە هۆکارەکانی دروستبوونی بکەین. زین هۆکارەکانی چیە؟ هۆکاری دروستبوونی ڕاستیا زیبکە وەکو هەر نەخۆشیێکی تر هۆکاری زۆرە، بەڵام بە شێوەیەکی گشتی لە زۆربەی ڕسێرچەکانە یان ئەو دیراساتانی کە کراوە یەکێک لە هۆکارەکانی زیبکە گەڕنەوە بۆ جێنەتێک واتە بۆ ماوەی. هۆکاری تر لە ڕاستیە زیبکە سێرکراوە لە هۆکارەکەی چوارشت دروستیەکە، هەوکردنە بە هەندێک زۆری بەکتریا، وهروەها گیرانی کونیلەکانی پێستاک لەو شوێنانەیە، و هەروەها چەوری پێستش کە لەو شوێنە دروستە بێتەوەی گیرانی کونیلەکانی پێست. ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی دروستبوونی زیبکە. باشە دکتۆر، هەر یەک لەم هۆکارانی باست کرد خۆیان هۆکاری تریان هەیە بۆ نمونە کاڵی گیرانی کونیلەکانی پێست، ئەمە خۆی هۆکاری تر هەیە بۆ گیرانی کونیلەکانی پێست؟ بەڵێ گەر بۆ نمونە چەور بێ پێستەکە ئەبێتەوەی گرتنی کونیلەکانی پێست، دوای ئەوە هەوکردن ڕوودا لە کونیلانە نالێ ئەو چەوریە لە پێستەکەەوە بێتە دەرەوە ئیتر بێتەوەی دروستبوونی زیبکە بۆ شێوازە. بەڵێ چارەسەرەکانی چیە بێت بۆ؟ چارەسەرەکانی لە ڕاستیە لە زیبکەیە بەپێی تەمەنەکان بەپێی ڕەگەز بەپێی زۆری زیبکەکە دیاریەکرێت. زۆرها زۆری چارەسەرمان هەیە وەکو کرێمات وەکو حەب تا ئاگاتە بەکارهێنانی لێیزەر و هەندێک شتی جوانکاری تر بۆ ڕاستکردنەوە یان بۆ سافکردنی پێستەکە. بەڵێ باشە دکتۆر، ئەو زیبکانەی کە لە دەموچاو یاخود لە بەشەکانی تری جەستەیەت بۆ هەر یەک لەمانە هۆکاری تایبەتی هەیە یاخود هەر زیبکەیەک لە هەر شوێنێکی ئەندامەکانی جەستەیە بێت؟ بەڵێ جاری وای هۆکاری تایبەت هەیە بۆ نمونە لە دەموچاوە هەندێک کە زیاتر لە دەموچاویەکە بۆی ئەوەی هەند بەکارێنانی هەندێک زۆری دەرمان و کرێماتی ناتەندروست هەندێک جار دروستەکەن. هەندێک جار هەیە لە جسمە ڕۆدا لیان لە بازە شوێنێک بەهۆی کارکردنی ئەو کەسە بازە کەسێکەیە کارەکە لە شوێنەکە بەرکەوتنی لەگەڵ هەندێک مادەیە بێتە هۆی دروستبوونی زیبکە. هەندێک جار هەیە کەسەکە بۆ نمونە لەوانەیە ئیشی کۆمەڵە ئیشێک بک بۆ نمونە هەندێک زیبکە لە قاچ و دەستیا دروست بێ بۆ شێواز، کەواتە لە هەر شوێنەکە لەوانەیە یەکێک لە هۆکارەکانی چواردەوری کەسەکە بێ ئەو شوێنە ئەو ژینگەی کە ئیشتیاکە دەوریشی زۆری هەیە. لایانی دەرونی تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی زیبکە؟ لایانی دەرونیش کاریگەریی زۆریە، چکە وەک هەروەک وەزانین لایانی دەرونی ئەبێتە هۆی تێکچوونی بەرگری لەش، ئەبێتە هۆی تێکچوونی هەندێک لە هۆرمۆناتەکانی لەش، کە ئەو هۆرمۆناتانە کە تێکچوون ئەبێتە هۆی گۆڕانکاری لە جەستەیە بە تایبەتی لە هۆرمۆنی ئەندرۆجینە، کە هۆرمۆنی ئەندرۆجین هۆکاری سەرچیە لە دروستبوونی زیبکە.
ئیتر ئەو کەسە دەست بەزی پێەکە بۆیە دەبین لە گەنجانە کە بواری دەرونیان تا ڕادەیەک هەڵچون و داچونتیا ئەبینین ئەو کێشەیە زیاترە. بەڵێ باشە دکتۆرێکی لە گرفتەکانی کە بە ڕێزە داماشە پێکە باسی ئەگزیمات کرد چێن ئەو کەسانی کە تووشی ئەگزیما بن یاخود ئەگزیما لە چ شوێنێکی بەشی جەستەیە دەرەکەێت ئەگزیما لە ڕاستیات زۆری زۆرە هەندێک زۆرمان هەیە کەسەکە لە مناڵیەوە گەنجەکە لە مناڵیەوە زۆری ئەگزیمای توش بووە لە ڕاستی ئەمانە چارەسەران زۆر قورسە هەندێک زۆری ئەگزیمای تێمان هەیە بۆ نمونە لە دەستیا دروست بووە بۆ نمونە کەسێکە کارەکەیان لە ماڵەوە خانوویەکە لە ماڵەوەیە بەرکەوتنی هەیە لەگەڵ ئاوێکی زۆرە یان موادی پاکەرەوەوانە سیرەکەن دەستی تووشی ئەگزیما بێ هەندێک کەسی ترمانەیە سیرەکەن لە دەموچاوە دووچاری بووە بۆی ئەوەی زۆر شۆردین دەموچاوان بەکارێنان هەندێک مادە کە دەموچای پێی ناکەوێت ئەبێتەوەی دروستبوونی ئەگزیما هەندێک زۆر کەسی ترمان هەیە بە بەرکەوتنی بەهۆی هەندێک موادی پیسەوە بنمونە لە جسمیە یاخود لە بەر شوێنێکی دەستەیەکە سیرەکەن ئەگزیما دروست دەبێت یان هەندێک کەسی ترمان هەیە هەر ئەم کاران نشینە سیرەکەن لە بنی پێ ئەگزیما دروست بووە کەواتە ئەگزیما بێجگەلەوەی کە کاری دەرەکی هەیە ئەو کاری ناوەکیشی هەیە بۆ دروستبوونی هەندێک کەسەیە لە هەندێک خێزانە سیرەکەین چەند دامێکی خێزانە ئەویان پەیوەندی بە بۆ ماوەیەوە هەیە بڵێ هەندێک زۆری ئەگزیمای ترمان هەیە دروست دەبێت بۆ هەندێک زۆری نەخۆشی ترەوە بۆ وڵاتایەتی خوددا کە لە وڵاتیەمان زۆر باوە سیرەکەین لەو کەسانەشە زیاتر هەندێک زۆری نەخۆشی ڕۆماتیزمەمان هەیە بۆ نمونە ئەو کەسانە زیاتر هەستیاری پایەکەن بە بەرخۆرەوەوانە زیاتر پێستیان سوور بوون و ئەوانە دروستەکە ئەم کەسانە زیاتر معارەزم بۆ تووشی ئەگزیما بن بە تایبەتی لە بەشەکانی دەموچاوانە دەموچاو سووربوونەوە پێوترێ ئەگزیما یاخود هەر تەنها هەستیارێکی کاتیە و کۆتاییەت بەشێکە دەتوانین بە بەشێکی لە ئەگزیما دەنێن و هەندێک نەخۆشی تریشمانەیە کەسەکە خۆیان دەموچای سوورە بێتەوە بە تایبەتی وازم لە کوردوارە پێدەڵێن گورگە سوورە شتێکی وایە ناوەکەی ئەوانە دخوان دەموچیان سوورە بێتەوە پەیوەندی بە ئەگزیماشەوە نیە بەڵام ئەوە نەخۆشیشترە چارەسەرەکان بۆ ئەگزیما دکتۆر چارەسەرەکان بەپێی شوێنەکەی وەروە بەپێی جۆری ئەگزیما بەپێی جۆری بەپێی تەمەنەکەی ئەگۆڕێ بەڵام لایەن یەکەمی چارەسەر بریتێ لە ڕێنماییکردنی کەسەکە ئیشکردنەکەی چۆنە لەکوێ کارەکە چی بەکاردێنە ڕۆژانە تا چەند بەرکەوتنی لەگەڵ موادی پاکەرەوە و بۆ نمونە تا چەند بەرکەوتنیە لەگەڵ ئاوە بۆ نمونە خانمێکە لە ماڵەوە ڕۆژانە وەکوەزانین زۆر بەرکەوتنیە لەگەڵ ئاوە بۆ ئیشکردنی ماڵەوە یان گەنجەکە لە خواردنگێکە ئیشەکە یان لە شوێنێکی غەسڵ ئیشەکە سیرەکەن ئەمانە پێویستیان بە ڕێنمایی هەیە ڕێنمایەکەشانەوەیە پێویستە دێشکەش و شتی تایبەت بەکاربێن تۆزە دوورکەونەوە لە ئاو ئەمە لایەن یەکەم لانی دووەم دێنە سەر بەکارهێنانی هەندێک شێدارکەرەوە بۆ کەسەکە ڕێنمایی دێنێت کە بەردام شێدارکەرەوە بەکاربێنێ ڕۆژانە جارێک دووجار پێی پێویستی کە حاڵەتی نەخۆشەکە لانی سێمی شێوەیە کە هەندێک زۆری کرێمی تایبەت هەیە ئەگەر بێت و بۆوانە چارەسەر نەبوو بۆ نەخۆشەکە بەس پێویستە ئەو کرێمانە زیاتر لەژێر ڕێنمایی دکتۆران باشە دکتۆر ئەگزیما گرفتێکی کاتیە یاخود گرفتێکی هەمیشەیە کە ڕەنگە زۆر جار هەندێک کەس هەبێت وەرزێکی دیاریکراوی داناوەڵێ من لە وەرزەیە هەموو ساڵێک تووشی ئەگزیما بم ئەمەیان کاتی یاخود هەمیشەیە ئەگزیما توانین بیکەین بە دوو بەشەوە بەشێکیان هەیە هەمیشەیە ئەوانەی ئەو کەسانی کە لە مناڵەوە تووشێ بێ لە بەعزە کەسێکە هەندێک کەسە ئەتوانین بڵێن وەرزانە وەکو خۆت باسەکە تووشانە بێ ئەو حاڵەتانە بە مەرحەلەیەک ئاڕۆن کە ئەگزیماکان باشە بێ و دروستە بێتەوە باشە بێ دروستە بێتەوە بەڵام لە هەندێک کەسی ترە ڕاستیە ئەبینن کاتیە بۆی بەرکەوتنی بۆ منە ئاوی زۆرەوە یان موادی پاکەرەوە دروست بووە ئەمە توانین بڵێن بە کاتی دابنێن یان لە دەموچاوەوە شتێکی بەرکەوتووە یاخود هەندێک موادی بەرجسمی کەوت بێ یان لە شوێنەکە ئیش بکە ئەو حاڵەتە ئەوانە کاتیە تا ڕادێک زۆربەی هەر زۆریان باشە بن بەڵام ئەوکانی تر ئەتوانین بڵێن بە مەرحەلەیەک ئاڕۆن کە مەرحەلەی باشبوون و دووبارە دروستبوونەوەی حاڵەتەکە ئەوەش پێویستی بەڕاستی پێویستی بۆیە کەسەکە لەژێر ڕێنمای پزیشکە علاج بەکاربێنێت چونکە هەروەکو وازانی هەندێک دەرمان هەیە ڕاستیا کاریگەری زۆر زۆرە لە سەرجەستا هەرچەندە بە شێوازی کرێماتیش بێ کاریگەری زۆر ئەمە لە ڕووی ئەگزیماوە ئەگزیماکە بە دەرمانی حەب بڵین ئەوانە چارەسەرەکرێت یاخود ئیلان بە کرێم مەرز نیە ئەکسەر بێنە سەر حەب بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێم 50 بەرەوسەران بە کرێمات ئەتوانین تا ڕادێک ڕاگرین بەڵام ئەگەر بێت و کەسەکە هەر ئیسیجابێ نەبێ بۆ عیلاج ئەو کاتە ئەتوانین بەڵێ ناچار هەندێک زۆری حەبی بەهێز بەکاربێنین بۆ نەخۆشەکان باشە دکتۆرێکێکی لەو گرفتانە کە باس کەوتە پەڵەیە بە تایبەتی زیاتر لە ناو خانمانە دەرەکەوێت هۆکارەکانی ئەم پەڵە یاخود چەند جۆر پەڵەمان هەیە کە لە مرۆڤدا دەرەکەوێت بەڵێ بە شێوەیەکی گشتی
ئەتوانین بڵێن پاڵە بە شێوەیەکی گشتی دوو جۆرەمان هەیە. پاڵێکمان هەیە بریتێ لە هەوکردنی پێست هەوکردنی پێستە ئەبێتەوەی ڕژبوونەوەی پێزیان قاوەی بوونی پێست. ئەمە لە ڕاستیە لە کورداری خۆمان هەر پێڵێن پاڵە. ئەمە پاڵە نیە. ئەمە بریتێ لە هەوکردنی پێست کە قاوەی بووە یاخود ڕەنگی پێستەکە گۆڕاوە. ئەمە تا ڕادێک دەتوانین بڵێن دەتوانین بڵێن تا ڕادێک ئەمە بە پاڵەدانەدە بۆی چارەسەری تا ڕادێک قورسە دەو کەسانەیە بۆ نمونە زیبکەیە شوێنەکەی چا بۆ تۆ ڕەش بووە. بۆ نمونە هەستیارێکی دەموچاوە هەبوو کەسەکە سیرەکەین چا بۆ تۆ شوێنەکەی قاوەی بۆ یاخڕەش بووە. یاخود هەندێک نەخۆشی ترەیە سیرەکەین لە جسمیە دروست بووە ماوەکی زۆر خورانوێتی ئەو شوێنانە کە چا بۆ تۆ سیرەکەین شوێنەکەی جێمێنێ پاش ماوەکە. ئەمە خەڵک پێرێ پاڵە بەڵز ئەمە ڕاستیە بریتە لە ئاسەواری هەندێک نەخۆشی کە ماوەتەوە. جۆری دووەمیشمان هەیە کە پێڵێن ماڵە لە کورداری خۆمان بە تایبەتی زۆر زۆر باوە لە خانمانە کە دوای گیانی بەڵام لە کەسانی تریژا هەرێ ڕاستیە ئەم جۆرەیە. ئەمە هۆکارەکانی ڕاستیە هۆکاری زۆر زۆرە. یەکێک لە هۆکارەکان دەتوانین بڵێن خودی دووگیانەکە خۆچکاندێک هۆرمۆنات بەسەر گۆڕانکاری لە هۆرمۆناتەکان لە لە شاڕۆدا. ئەم هۆرمۆناتانە ئەبێتەوەی هەستیارکردنی پێست بوو بەتایبەتی بۆ تشکی خۆر کە ئەبێتە هۆی ئەوەی کە ڕەنگی پێستەکان دەخانێت یا پێرە میلانین ئەم میلانینانە زیاد دەکات لە شوێنە ڕەنگەکەی قاوەیە بیان قاوەیەکی ئەو دکتۆرە پەڵی ماڵەیە تەنها تایبەتە بە خانمان یاخود پیاوانیش تووشە بن نەخێر لە پیاوانیش زۆر باوە بۆ نمونە ئەو کەسانی بە تایبەتی لەبەر خۆراییشەکەن ئەم گەنجانی لەبەر خۆراییشەکان ئەبینین سیرەکەین پاڵە و ئەوانیان زۆر زۆرە بەڵام زۆربەی ئەمانەی کە لەبەر خۆراییشەکان زیاتر جۆری یەکەمە کە باسمان کرد بریتێ لە ئاسەواری هەندێک نەخۆشی کە ماوە دەموچیان ڕژ بوو دەموچای سوتاوە چاک بۆتەوە سێرەکەن پەڵەکی قاوەی هەیە یا خۆی پەڵەکی زەردیکاڵی ئەمانە تا ڕێدێک ئەو جۆران بەڵام ئەوانەی کە پێڵێن ماڵە زیاتر زۆربەی لە خانمانە هەیە هۆکارێکی تریش لە ڕاستیە هەندێک جۆری حەپەیە بۆ نمونە بۆی دروست نەبوونی دووگیانی ئەوانە ئەو شۆکاری ڕێسیە بۆ دروستبوونی ئەو پەڵانە ئەگەر بێت و بۆ ماوەکی زۆر زۆر بەکاربێنرێ چونکە ئەبێتە هۆی ئەوەی کە هەستیاری پێستەکە زیاد دەکات. باشە دکتۆر هۆکار چیەکە لە وەرزی گەرمایە خود لە هاوینە زیاتر ئەم پەڵانە تۆخە بێت؟ هۆکارەکەی ڕاستیا یەکێکە لە هۆکارە ڕێسەکان خۆمان زانین تشکی خۆرە بە تایبەتی لە کاتژمێر دەی بەیانیەوە بۆ 4 عەسر لە وڵاتی مایە پلەکانی گەرمان زۆر بەرزە تشکی خۆر زۆر بەهێزە لەو کاتانەیە ئەو کەسانێک کە ئیشوکارن لە دەرەوە هەیە سیرەکەین زیاتر پێستیان معڕەزە بۆی کە ئەو پاڵانە دروست بێ ئەوش لە ڕاستە ماوەکی زۆر دوو درێژ نەک بە ڕۆژێک و درۆژ دروست نابێت کەسەکە ماوەکی زۆر بەرکەوتنی لەگەڵ تشکی خۆرە هەبێ سیرەکەین ئەو پاڵانە دروستە بێ. بەڵێ یەکێکی تر لەو نەخۆشیانەی کە ڕەنگە بڵین کەمە زۆر نییە نەخۆشی بەڵەکیە ئەم نەخۆشی بەڵەکیە چییە یاخۆ بڵێ هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە؟ نەخۆشی بەڵەکی ڕاستیە هۆکارەکەی ئەتایستا بەتاواتی دیراساتانێک کە لە سەرکەوە نازانرێت چیە بەڵام ئەگەرنەوە بۆ چەند شتێک یەکێک لە هۆکارەکان ئەگەرنەوە بۆ ماوەی سەیریان کردووە نەخۆشی بەڵەکەی لە هەندێک خێزانە هەیە چەندەندامەچیان هەیەی ئەوە ئەگەرنەوە بۆ ماوەی لە بابرین لێ خێزانە هۆکارشکە تێکچوونی بەرگری لەش تێکچوونی بەرگری لەش بۆ خانەکانی پێست سیرەکەن لە هەندێک کۆمەڵە شوێنێکە ئەو خانانە بەرگری لەش پەلامارێنە دەدا هێرشیانە کاتە سەر ئەبێتەوەی ئەو خانانە لە ناوچن بۆ یەکە ئەو خانانانی کە ڕەنگی پێستیان دروست کردووە کە ناوچوون ئەبێتە هۆی ئەوەی کە پێستەکە سپی بێ پاڵەیەکی سپی لەسەر بەڵێ جا هەندێک جار هەیە لە ڕاستیە لێک لای لە شادەرەکەوێ هەندێک جار هەیە لە هەردوو لای لە شادەرەکەوێ هەندێک جار هەیە ئەو پەڵەیە جێگیرە بابرێن چەند ساڵێک ئەو پەڵەی لە شوێنی خۆی ئاماوەتەوە و هەر زیادی نەکردووە بەڵام هەندێک جاریشمان هەیە پەڵەکە زیاد دەکات بۆ نمونە سیرەکەین کەسەکە دەموچای پەڵە دروستە بێ سیرەکەین لە جسمیای پەڵە دروستە بێ سیرەکەین لەسەر چۆکی لەسەر جومگەکانی ئەو پەڵە سپێ دروستە بێ زیادبوونی پەڵەکانیش دکتۆر بخۆی هۆکاری تری هەیە یاخود هەر هەمان هۆکاری دروستبوونی پەڵەکەیە هۆکاری دروستبوونی باڵەکێکە ڕاستیە یەکێک لە هۆکارەکان ئەکە لەو کەسانەدا زیاد کە ئەگەر پەڵەکە بە بەردامی زیادکە ڕاستیە پێویستمان بە هەندێک پشکنێنەیە پێویستە بۆ نەخۆشەکە بکرێت لەسەری هەموو شانەوە ڕاستیە غوددا خۆشی غوددا چونکە هەندێک نەخۆشی غوددەمانەیە ئەویش بۆی تێکچوونی بەرگری لەشەوە دروستە بێت ڕاستیە بێ ئەوانە پشکنینیان بۆ بکرێت بزان ئایا ئەو بەرگریان تێک نەچووە
بەڵێ دەست خۆش دکتۆر کاتمان نەما پێم خۆشە باسێکیش لە کاریگەریەکانی خواردن و خواردنەوە بکەین لە سەرپێست بزانین ئایا خواردن و خواردنەوە چه کاریگەریەکی هەیە لە سەرپێست بۆی ڕاستیە وەڵامە بزانین چونکە دوو بۆ چوون هەیە یان دێکەڵێ کاریگەری نیان دێکەڵێ کاریگەری هەیە ڕاستەکەی چۆنە لە ڕاستیە وەکو بەڕێز باس کرد دوو بۆ چوون هەیە هەر لە ڕووی علمیشەوە جارێ باسی لایەنە باشەکان یەکەین دوای لایەنە خراپەکان لایەنە باشەکانی خواردن لەسەر دەستەیە بە تایبەتی ئەو خواردنانەی کە زۆر گرنگە لە پێش هەمویانەوە ئەتوانین بڵێن شلەمەنیەکانن بە تایبەتی ئاو یان با بڵێن بە شێوەیەکی گشتی ئاو کە ئەو کەسانە پێویستیان بە خواردنەوە ئاوی زۆرە ئەبێتە هۆی شێداکردنەوە پێست لە خواردنەکانی تریشە میوەکان دەورێکی زۆر زۆران هەیە بە تایبەتی مەزرەمەنیەکان کە ڕێژەیەکی زۆر ڤیتامین سیان تەیە ئەم ڤیتامین سی خۆی لە ڕاستیە ئەنتیۆکسیدانتەوە بۆ پێ زۆر گرنگە و هەروە هەندێک مادەی ترێ بۆ وەکو مادەی زینکیان تایە مادەی ڤیتامین سی ڤیتامین دی ڤیتامین ئەی ئەم مادانە لە ڕاستیە زۆر گرنگن بۆ پێست ئەو لە ڕووی میوە هاتەوە بە تایبەتی مزرەمەنیەکان لە ڕووی خواردنەکانی تریشەوە لە ڕاستیە هەندێک خواردنی تر بۆکو ئەو خواردنەی کە پرۆتینیان تایە وەکو پاقلەمەنیەکان و مەسەلەی گۆشت و شیر و ئانە ئەوانش تا ڕادێک زۆر گرنگن بۆ پێست چونکە ڤیتامین بی بە ڕێژێکی زۆر لە خواردنانە هەیە لە لایەکی تریشەوە بە ڕێژێکی کەم ڤیتامین دی دەتوانین بڵێن لە ماسیە هەیە لە شیرە هەبێ خۆش تەسیریشی زۆر بێزگەلەوەی کە کەسەکە خۆی لە تشکی خۆرە وەریەگرێ بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن ڤیتامیناتەکان یاخود هەندێک جۆری مادەی کانزایەکان وەکو زینک و مەگنیسیۆم و کالیسیۆم کە زۆر بۆ پێست گرنگن لە میوە هاتەکان و مزرەمانەکانە هەیە دکتۆر ئەو ماسکانەی کە ڕەنگە بڵێم خانمان زیاتر گرنگی بەوەیان ئەو ماسکانەی کە لە بەروبوومە ڕۆکیەکانە دروستەکرێت و بەکارەهێنرێ هیچ سوودێکی لێبێنرێ زۆر بە کوردی وەڵاهی سوودی هەیە بەڵام هەندێک جارش هەستاری دروستەکە سەرکەن کەسەکە پێی ناکەی دەموچای سوورە بێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی زیانێکی ئۆتۆی نییە زیانی نییە سوودی هەیە زیانی نییە دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان زۆر سپاس مادوومان کردی زۆر سپاس بۆ دکتۆر بەکر ئەحمەد کە بەڕێزی ئەمسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان ئامادەبووی بەڵێ خۆشەویستان بە یارمەتی هاوکاران و خۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن ئەتا سبێنێ و با کۆمەڵێ بڕگۆ بابەتینەوە پێتانەگەینەوە کاتێکی خۆش